بەڵە بەڕێزان لەگەڵ ڕۆژنامەنووس محەممەد ڕەوف گفتوگۆ لەسەر بڕیاری دانانەوەی ئاشتیەورامی لە کابینەی نوێی حکوومەت یێرەم و تەسلیمکردنەوەی مەلەفی نەوت و وزە بەو کەسایەتیە دەکەین. کاک محەممەد سپاس بەو دەرفەتەی بێمەدا ئەمەوێت بپرسم زۆربەی کات ڕۆژنامەنووسان، پەرلەمانتاران، چاودێران، شارەزایانی بواری ئابووری، هەموو کایەکانی کۆمەلگا، خەڵکی ئاسایی ئەو حەقیقەتە ناشارنەوە کە ئاشتیەورامی شکستی لە سێکتەری نەوتە بەسەر هەرێمی کوردستانە هێناوە و ئابووری سربەخۆی هەرێمی کوردستانیش دووچاری ئەم هەموو قەیرانە کرد. باشە ئەم حکوومەتە چۆن کەسایەتێکی لەم شێوەیە دادەنێتەوە؟ ئامانجی لە پشت ئەم دانانەوەی ئاشتیەورامی چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەرانی خۆشەویست. دیارە دانانەوەی با بڵێن دیاریکردنی ئاشتیەورامی بۆ یاریدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری وزە ئەوەی لە فەرمانەکەدا هاتووە چەند خاڵێکە. لەو خاڵانە ئەوەی کە جێی سەرنج ئەوەیە کە دەسەڵاتی با بڵێن ئەوەی کە هەیە دەسەڵاتی بە دواداچوون و جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی هێواتە دەسەڵاتێکی جێبەجێکردنە ئەوەی هەیەی لە بەدیلی وەزیری سامانە سروشتەکانە، واتە دەسەڵاتەکەی ئەم بەرز کراوەتەوە. لە هەمان کاتا دەوترێت ئەگەر ئەبێ خوێندنەوەی بۆ بکەین لەبەرەوەی کە لە فەرمانەکەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیراندا ئاماژە بە بڕیارەکە نەکراوە، پاڵپشت بە بڕیار بە یاسا بەوە نەکراوە. بۆیە لە خاڵی پێنجەمدا ئاماژە بەوە دەکات ئەوەی کە لەبەردەستە ئامادەبوونی لە کۆبوونەوەی ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز کە لە مادەی 4 یاسای نەوت و گاز ساڵی 2007 بە ژمارە 22 ئەمە ئاماژە بە چی دەکات؟ بەوەی کە ئەندامانی ئەنجومەنی نەوت و گاز پێکاتووە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران، جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، وەزیری سامانە سروشتەکان، وەزیری دارایی، وەزیری پلاندانان. واتە ئەم کە ئامادە ئەبێ لەوەیە بێت ئەندامی ئەنجومەن، واتە لە بری وەزیری سامانە سروشتەکانە. واتە بە خوێندنەوە بۆی پلەکەی ئەم لە وەزیری سامانە سروشتەکان و بەرز کراوەتەوە بۆ یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، واتە دەسەڵاتەکەی بەرز بۆتەوە وە زیاد کراوە. ئەمە جیاوازە لە دەسەڵاتەکانی با بڵێن ئەو یاریدەری سەرۆکی حکوومەت یا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە لە عێراقدا فواد حوسێن یاریدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆ کاروباری دارایی، سامر غەزبان وەزیری نەوتە و یاریدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆ کاروباری وزەواتە ئەم دوانە بچەند وەزیرن، وەزیری دارایی وەزیری نەوتن، بەڵام یاریدەری لە هەمان کاتا یاریدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیشن، بەڵام ئەم وەزیر نییە و یاریدەدەرە. واتە ئەمە خوێندنەوەیەکی بۆ کراوی ژەوەیە پێدەچێت بۆ ئەویان بێ دەربازی کەن لە لێپرسینەوەی پەرلەمانی کوردستان و لە چاودێری پەرلەمانی کوردستان. من لە پرسیارەکەی بەڕستەوە ئەوە بڵێم کە ئایا بێدەنگبوونی هێزەکان کە پێیان وابوو، بەدەنگبوونی کارکتەرە سیاسەکان، بێدەنگبوونی پەرلەمانتاران کە پێیان وابوو ئەم کارکتەری گەندەڵ و فاسد و دۆخی هەرێمی کوردستانی بەم دۆخی ئەم ڕۆگەیاندووە لە ڕووی ئابووری و لە ڕووی اقتصادی و داتەپینی ژێرخانی ئابووری کوردستان. بێدەنگبوونی ئەوان واتە ئەمە جۆرێک لە ڕازیبوون، جۆرێک لە ڕێکەوتن و خاڵی هەستیاریش ئەوەیە بێدەنگبوونی ئەوان یاخود ڕازیبوون بەم دۆخەی ئەوان بەوەی کە ئاشتیەورامی ببێتە یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوە دەگەیەنێت و ئەو ڕاستیە ئەسەلمێنێت کە ئاشتیەورامی نەگەندەڵ بووە، نەبەرپرسە لەم دۆخی تایەتی و نە ئەو دۆخی ئەمڕۆشی ئەو دۆخی ئەمڕۆ هەیە ئەو سیاسەتەکانی ئەو وای کردو. واتە بێدەنگبوونی ئەوان، ڕازیبوونی هێزە سیاسەکانی دیکە کە ماوەی 10 ساڵی ڕابردوو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەم دۆخی ئەمڕۆ یعنی وان تێگان کە ئەم کارکتەری شکست خواردووی پرۆسەی سیاسی، پرۆسەی ئابووری لە هەرێمی کوردستان. بەڵام ئەمە ئەوە سەلمێنێت کە بێدەنگبوونی ئەوان واتە ئەبێ ئەوان ڕازی بن بەوەی کە ئەوەی کە لە ڕابردوو تویانە هیچی ڕاز نەبووە. ڕوونە کاک محەممەد، ینی بەو پێ بێت کەواتە ئاشتیەورامی چی بکە و چی بچێنێ و چی بدورێتەوە پەرلەمانی کوردستان ناتوانێت لێپرسینەوەی لەگەڵدا بکات؟ من بەڕاستی ئەوە بۆ شارزانی یاسایی من ئەمڕۆ هەندێک سێر چوو بە دوواداچوون و لەگەڵ هەندێک کارکتەری نزیک لە ئەنجومەنی وەزیران قسەم کرد. من ئێساش بۆم ڕوون نەبووە بەپێی
پەیڕەوی ناخۆی ئەنجومەنی وەزیران یاخود بە پێی یاسای نەوت و گاز یاخود بە پێی چی یاسایەک یاسای ئەنجومەنی وەزیران ئەم کراوە بە یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران من بەڕاستی بۆ نەگەشتمە ئەنجامێک لەمەدا و پەیڕەوی ناخۆش لە هیچ سایت و دەستگایەکی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانە دانەنراوە و من نەمبینی بەڕاستی و زۆر سێرچم بۆ کرد ئەمە واگەیەنێ کە من نازانم چۆن و بە چ شێوازێ دانراوە بەڵام دانانەوەی ئاشتی هورامی پەیوەستە بە معادلاتی ناوخۆیی و ناوخۆی حکوومەت و کارکتەرە سیاسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە پرسەباڵەکانی هەرێم بە تایبەتی سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پەیوەستە بە تورکیا وڵاتانی دەوروبەر کە ئاشتی هەورامی تا ئێستاش با بڵێن سەری گوریستەکەی نەود لە دەستی ئەوایە و ئەو بەرپرسە لە هەموو ئەو گرێبەست و ئەو دۆخەی کە لە بواری نەوددا هەیە بەڕاستی ئەوەی تێڕوانی من ئاوایە کە ئاشتی هەورامی بە بیرۆکەی سربەخۆیی نەوت دۆخی ئابووری اقتصادی هەرێمی کوردستانی بەم ڕۆگەیاند ساڵی 2014 کاتی بیرۆکەی پێشتریش بیرۆکەی سربەخۆیی نەوت هاتەکایەوە لە ساڵی 2014دا بودجەی هەرێمی کوردستان لە بەغدا بڕا پشکی هەرێمی کوردستان کە مانگانە 1 تریلیۆن و 200 میلیارد دینار بوو لە بەغدا بڕا وتی ئێمە ڕۆژانە ئەتوانین نەوت بگەینە 1 ملیۆن بەرمیل و ئەو لەو پارێ زۆر زیاتر بۆ هەرێمی کوردستان دابینەکەین بەڵام ئەوەی کە بینیمان دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی اقتصادی و ئابووری چی لێ هەر خۆشی لە کۆنگرێکی ڕۆژنامەییدا وتی ئەگەر دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەیە گەیاند میلیارد دینار میلیارد دۆلار ڕوونە کاک محەممەد من ئەمەوێت زۆرترین پرسیارەدا ڕاستە بکەم لە ماوە کورتەیە زۆر باشە ئەکرێت کاک محەممەد حکوومەتی هەرێمی کوردستان تاکە سێکتەر و سەرچاوی ئیداراییەکەی لە ئێستادا پشتی پێبەست بێت داهاتی نەوتە چۆنە بێت تاکە سێکتەرەکەی کە پشتی پێبەستووە وەزارەت و وەزیری نەبێت ئەمە بۆچیە گەڕێننەوە ئەگەر خوێندنەوەی بۆ بکەین یعنی لەم دۆخەدا تەواوی دەسەڵات و سەرچاوەکانی دەسەڵات و بڕیاردانان لای پارتی دیموکراتی کوردستانە کە من بۆ خۆم حەقی ئەوەی پێدەم کە پارتی دیموکراتی کوردستان مافی خۆیەتی هەموو بڕیار و دەسەڵاتەکان لای خۆی بێ بەشێکی بۆ ئەوەی کە دەنگی زۆریە ناو بەشێکیشی بۆ ئەوەی کە هێزەکانی دیکە تەسلیمی بوون و چونەتە ژێر دەستەوە بۆیە ئەمە دەستخۆشی لە پارتی دیموکراتی کوردستانەکەن کە هەموو بڕیارەکانی لایە زۆر هەندێک لە حیزبەکان چوونەتە ژێر ڕکێفێ و بوونە بە پاشکۆی پارتی هەندێکی تریش هێزە ئۆپۆزیسیۆنەکان بێدەنن لەم دۆخەی یعنی هیچ وجودێکی ڕاستەقینیان نابین بۆیە پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی ئێستا خودی مەسرور بەرزانی سەرۆکی کابینەکەیە دەیەوێت دەسەڵاتی نەوت ڕاستەوخۆ لە لای خۆی بێت بۆیە یاریدەرێکی بۆ خۆی دانا و خۆی تەسەڕوفی پێوە بکات خاڵێکی دیکە ئەوەیە باس دەوا دەکرێت کە ڕێباز حەمدان دەکرێت بە یاریدەدەری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری دارایی واتە دەسەڵاتی داراییش دێتەوە لای خۆی ئەو کاتە سەرۆکی حکوومەت کەمترین کۆنتاکتی دەبێت لەگەڵ وەزیرەکانە زیاتر لەگەڵ ئەم یاریدەدەری و ڕاوێژکارانەی خۆی دەبێت و دەسەڵاتی نەوت دەسەڵاتی دارایی بە تەواوەتی دێتە ژێر دەستی خۆی و ڕەنگە بەشێکی پەیوەندی بەوە بێت کە پێشتر لای نێچیروان بەرزانی بۆ و ئێستا نێچیروان بەرزانی کێشمەکێشمی ئەوە بکات دەسەڵاتی دارایی و نەوت لە لای خۆی بێت بۆ ئەوەی کە لەبەرەوەی کە پێشتر پەیوەندەکان ئەو ڕێکی خستووە لەگەڵ تورکیا و لەگەڵ رووسیا و لەگەڵ وڵاتانی دیکە بەڵام ئێستا مەسرور بەرزانی ئەوێ ئەم دەسەڵاتانە و گوری با بڵێن سەرداوی ئەم دەسەڵاتانە هەمووی لە لای خۆی بێت و من پێشم وایە بەو ئاراستەیە کارەکات ینی سەرۆک بەڵێ بۆ کاک محەممەد زۆر بە کورتی کەمتر لە خولەکێک وەڵام بیتەوە لە ئێستادا زۆر کات لە میدیایە باز لەوە دەکرێت کە حکوومەتی عێراقی نیازپاکی بەناردنی موچەی مانگێکی تری فەرمانبەران دەربڕیوە لە بەرامبەردا کە حکوومەتی هەرێمی کوردستان نیازپاکی دەرببڕێ بۆی کە 250 بەرمیل نەوتی ڕۆژانە بداتە سۆمە و ئەم سەردانیکردانی وەفدەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە کاتێکیشدا ئەم مەلەفە ئەوەتە وروژێنراوەتە و ئاشتی هەورامی کراوە ئەو پۆستەی پێ دراوەوانە داهاتووی دارایی و نەوتی هەرێمی کوردستان بە چ ئاڕاستەیەک ڕوە خۆشگوزەرانی هێنێتەوە بۆی کە ئاشتی هەورامی جارێکتر ئەو مەلەفەی بەدەستەوە دەبێت یاخود جارێکتر ئەبێتەوە بە نیقمەت
ئەزانی ئەبێ ئێمە ئەوە بە ڕوونی بزانین کە کارکتەرەکانی پشتی ئاشتی هەورامی بڕیار بەدەستن نەک ئاشتی هەورامی ئاشتی هەورامی میکانیزمەکە و بەکار دەهێنرێ کە من پێم وایە ویستم پێشتر ئەو قسەیە تەواو بکەم کە بیرۆکەی سربەخۆی نەوت و ئەمە ئەم نەهامەتیشی گەوری تا ئێستا بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێناوە 10 میلیارد دلار قەرزاری موچە خۆرانە پاشەکەوتی موچە نزیکەی ئەوە میلیارد دلاریش قەرزی کۆمپانیاکان و دام و دەستگاکانی دیکەیە لە ئێستاشدا بەردەوام سەرقاڵیدانەوەی قەرزە یعنی داتەپینی تەواوی ئابووری هەرێمی کوردستان لە ئەستۆی ئەوانەی سیاسەتی ڕابردوو و بە ئاشتی هەورامی بەهەمیەوە بە سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەتی ڕابردوو ئەوەی ئێستا هەیە بە تێڕوانینی من ئەم کابینەیە دەیەوێت لەگەڵ حکوومەتی عراقیدا ڕێبکەوێت ڕێکەوتنەکە ئەوەی من سێرچوو بە داداچوونم کردووام لە ئاستی بەغداهم لە ئاستی هەرێم بەم شێوەیە کە لە سەری ساڵی داهاتۆوە لە پرۆژە بودجەی داهاتووی عراقەوە بۆ ساڵی 2020 هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت ڕەوانە و ڕادستی سۆمۆ ئەکات کە لە ئێستادا 450 ڕۆژانە 452,000 بەرمیل نەوت ڕەوانە ئەکات واتە 250,000 بەرمیلی دەداتە بەغدا 202,000 بەرمیلیشی دەمێنێتەوە بۆ قەرز و بۆ پرۆژەکانی خۆی بەکارێنێ و 250,000 پارەی 250,000 یعنی 250,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆەکە لە بەرامبەردا ئەوەی ئێستا 522 میلیارد دینارەکە دێ بۆ هەرێمی کوردستان ئەو کات کە ئێستا کۆی بودجە نایە ئێستا تەنها موچە دێت ئەو کاتە کۆی پشکی هەرێمی کوردستان لە بودجە عراقی دێت کە دەوێترێت تا ئێستا 881 میلیارد دینار لە عراقەوە دێ بەڵام ئەوەندەی من بزانم بە نزیکەی 900 میلیارد دینار لە پشکی هەرێمی کوردستان لە عراقەوە دێت ئەمە لە دوای پەسەندکردنی پرۆژە بودجەی 2020 عراق ئەم ساڵ 2019 ڕێکەوتن کراوە تا سەری ساڵ واتە ڕێکەوتن بۆ ئەم ساڵ کراوە ئەو ڕێکەوتن و گفتوگویانی دەکرێت بۆ ساڵی داهاتوو ساڵی ئایندەی 2020 کە من پێم وایە بەشێک هەرێمی کوردستان هەموو نەوتەکەی نا لەبەرەوەی تا ئێستاش بازرگانی نەوتەکرێت لە هەرێمی کوردستان با بڵێن فەسادی و گەندەڵی گەورە لە بواری نەوتە هەیە و ئاشتی هەورامی خۆی بەشێکی کارکتەرێکی سەرەکی ئەو گەندەڵی و دزی و نامەتی هەرێمی کوردستانە بەشێک لە کارکتەرە سیاسەکانی هەردوو حزبی باڵادەست ئەوەیان هەیە بەڵام بۆ داهاتوو چاوەڕێ دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان نیوە بەشێک لە نەوتەکەی ڕادستی بەغدا بکات. زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد ڕەوف ڕۆژنامەنووس لەم تۆرەدا لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستە.